سەگرتی بە خێراتنی کەناڵی پەیامەکەین ئەمڕۆ پێشبڕکێکی گەورە لە نێوان زیاتر لە 30 قوتابخانەی سنووری پەروەردەی چەمچەماڵ شۆڕش تەکێ بەڕێوە چوو کە زیاد لە 100 خوێندکار لەم پێشبڕکێیە بەشدار بووە. پێشبڕکێکە لەسەر ئەساسی دەرخستنی بەهرە و توانای قوتابیانە کە بەشێک لەو پرسیارانی لەناو ئەم تاقیکردنەوە و پێشبڕکێیە هەبوو پابند بوو پەیوەست بوو بە مەنهەجەکەی خۆیانەوە و باقی پرسیارەکانی تر پرسیاری فکری و تەرکیز بوو. ئێمە بە خۆشحاڵانە ئێستا گەشتوین بە کۆتایی پرۆسەکە قوتابیان تاقیکردنەوەکەیان تەواو کردووە مودەی تاقیکردنەوەکەیان کاتژمێر و نیوێک بوو بە هیوای ئەوەی نەتیجەی باش و وەڵامی باشیان دابێتەوە. بە دڵنیاییەوە بۆ یەکەم جارە لە سنووری پەروەردەی چەمچەماڵ کە پێشبڕکێکی هاوشێوەی ئەم پێشبڕکێیە ئەنجام بنرێت. ئەم ساڵ یەکەم ساڵێتی بە هیوایین لە ساڵانی ئایندەدا پرۆسەکە زیاتر بەرەو پێش بچێت و کاری باشتری لەسەر بکرێت. من بارینم لە پۆلی پێنجام ئەمڕۆ لە قوتابخانەی ڕێنما چالاکێکی جوان ئەنجام درا کە تاقیکردنەوەی بیرکاریمان کرد. من زۆر باش بووم، هیوادارم هاوڕێکانیشم باش ببێتن. لای من زۆر گرنگە بۆ قوتابیانی بۆ بەرەو پێشچوونی شارەکەمان و هاوڕێکانیشمان بەرەو پێشچوون. 20 پرسیار بوو، 107 ئیمتحانەکە تاقیکردنەوەکە لە مەنهەجی قوتابخانەکەمان بوو و 193 کێشی فکری و هزری بوو. لێرەدا من بەشداریم لە گەورەترین پێشبڕکەی بیرکاریکرد ناحیەی تەکێ و شۆڕش و هەروەها قەزای چەمچەماڵ. لێرەدا من بەشداریم کرد کە پشت بەخوای گەورە نمرەیەکی باشیشم بەدەست هێنا. 107 پرسیارەکان لە مەنهەجی خۆمان بوو، 193 پرسیارەکانیش لە فکری بوو، جیازش بوو لە ئیمتحانی کۆتایی ساڵ و سەرەتای ساڵیش. ئەمە بەلای منەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی کە تاقیکردنەوەی فکریە و هەروەها زیرەکی ئەستی تۆ دیاری ئەکا، بەڵام تا ڕادەیەکی 100% نا لەبەر ئەوەی زیرەکی تۆ تەنیا بە ئیمتحانی دیاری ناکرێت. ئەمە کارێکی گرنگ و هەنگاوێکی گەورەیە لە سنووری پەروەردەی شاری چەمچەماڵدا کە هۆکارێکە بۆی زیاتر قوتابیان بەرەو پێش بچن، ئەوانەی کە بەشداریان کردووە لەم پێشبڕکێیەدا زیاتر هەوڵ دەدەن و ئەوانەی کە بەشداریان نەکرۆ بۆ ساڵانی داهاتوو هەوڵ دەدەن بەشدار بن لەم پێشبڕکێدا کە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە و بەشداریکردن لەم پێشبڕکێدا کارێکی زۆر بەڵێ من وەکو کەسوکاری قوتابی کە کچەکەم بەشداری کردووە بە هەموو شێوازێ پشتگیریمان کردو، بە تایبەت دایکی کە زۆر هاوکاری کردو و مامۆستایە دەرسی پێوتۆتەوە. سوپاسی مامۆستاکانیان نەکەن کە ڕۆژانە لە قوتابخانەکانی خۆیان پیانەوە ماندووە بن کە ئەمیش پاڵپشتیەک و کارێکی گرنگە کە بە هاوکاری دایک و باوکی قوتابیان و مامۆستایان هەوڵی بەرەو پێشچوونی قوتابیەکان بدەین.